بۆ ناڕەزایی دەربڕین لە بەرامبەر کوشتنی ژنە 15 ساڵێکەی ناحەی کەڵەکچی ژمارەیەک لە ڕێکخراوەکانی ژنان و کۆمەڵی مەدەنی بە پۆشینی جلی ڕەش و هەڵگرتنی چەندین دروشم خۆپیشاندانێکیان بۆ بەردەم پەرلەمانی کوردستان ڕێخست و تێدا داوایان دەکرد کە تاوانبارانی ئەو کەیسە بە زووترین کات دەستگیر بکرێن و سزای هەتایهێتایی بدرێن و بە هیچ جۆرێک بەر لێبوردنی گشتیش نەکەون. بە شێوەیەکی بنبڕانە بڕیار بدرێ مارە بڕینی کچ و کوڕی ناکام کە لە ژێر تەمەنی یاساییەوەن قەدەغە بکرێ. ئەنجامدەرانی تاوانی کوشتنی ژنان بە هەر پاساوێک بگیرێن و بە سزای یاسایی خۆیان بگەێنرێن. دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و دادگاکان یاسای باری کەسێتی هەموارکرا و یاسای بەڕەنگاربوونەوەی تونند و تیژی خێزان جێبەجێ بکەن و خۆپیشاندەران لەلایەن ژمارەیەک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان و پێشوازیان لێکرا و ئەندامێکی لیژنەی داکۆکیکردن لە مافی ژنان لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند. پەرلەمانی کوردستان بۆ ئەو مەبەستە کۆبنەوەیەکی تایبەت ڕێک دەخات و هەر بۆ ئەو مەبەستەش ئەمڕۆ لیژنەیەکی پەرلەمانی سەردانی شوێنی ڕووداوەکە دەکات و ئەبێت ئەو کەسەی کە تاوانباری سەرەکیە کە هاوسەرەکەیەتی کە بەو شێوەیەی برد و بەو دەردەی برد و کوشتی و دواتریش دایک و باوکی کە بەو تەمەنەوە یاویانە بەشوو نەک جارێ دوو جار یاویانە بەشوو دوو جار زوڵمیان لێ کردووە و ئەو مەلایەش کە ماری کردووە بە شێوەیەکی غیرقانونی کە لە خوار تەمەنی 18 ساڵێەوە و ماری کردووە جا هەموو ئەو کەسانە ڕوبەڕووی دادگا ئەکرێنەوە و دادگا ئیجراعاتی تایبەتی خۆیانی لەگەڵ ئەکات. دواتر خۆپیشاندەران ئاراسی خۆپیشاندانەکەیان گواسەوە بۆ بەردەم ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان و داوایان لە ئەنجومەنی دادوەری دەکرد کە ڕۆڵی زیاتر ببینێت لەسەر بەخۆی دادگاکان و بە ئەرکی خۆی هەڵبستێت. طبعی ئێمە وەکو دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان دادگاکانی ئێمە لە دادگای لێکۆڵینەوە فەرمانی دەستگیرکردن فەرمانی دەستگیرکردنی بۆ سەرجەم تۆمەتباران ئەوەی تۆمەتباری سەرچی ئەو تۆمەتبارانێکە دەستیان هەبووە لە کوشتنی ئەم ژنا دەرکردووە ئەوەی لەسەر لایەنی جێبەجێکارە داواکاری مەزووترین کات ڕادستی یاسایی بکە بۆ ئەوەی بە حەقی یاسایی خۆی بگا. ڕێکخراوەکانی ژنان و کۆمەڵی مەدەنی هەر لەو خۆپیشاندانەدا داوایان لە حکوومەتی هەرێم دەکرد کە سیاسەتێکی هەبێت بۆ پێشگیریکردن لەو جۆرە ڕووداوانە نەک لە دوای ڕووداوەکان بەدەنگ بێت. هەروەک دەبێت حکوومەتی هەرێمدان بەوەدا بنێت کە سەرکەوتوو نەبووە لە ڕوبەڕوونەوەی تونند و تیژیەکان دش بە ژنان هەڵکشانی تاوانەکانیش نیشانەی ئەو ڕاستیان. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.